من جنام بخیر بن با هاشتاگی کردستان 24 و امڕۆ بە چەند گۆرانی و میوزیکی نوێ دەست بە بەرنامەکە دەکەین. یەکەم گۆرانیشمان کە بمەوێ ئەمڕۆ باسی بکەم لە هاشتاگ گۆرانیەکی نوێ کوردیەکە لەلایەن هونەرمەندی گۆرانی بێژ ئەمیر سەلیمی بڵاوکراوەتەوە بە ناوی دنیایەکەم بەشێکی پێکەوە دەبینین. بگیرم لە تۆ هەناسەکەم هەر باسی تۆیە باسەکەم عاشق بوومە ئیحساسەکەم پرپەی دڵم بە تۆ دەدەم پێ بە پێتم قەدەم قەدەم لە فکری تۆ دەم دەم بەدەم تۆ دەزانی کە بەقەد باوەشتا دنیاکەم بۆنی وەک بۆنی بەهاری تۆ لەکوێ پەیداکەم لێوە کە دلێوە کەمی فێری ئەمینداری کرد غێری تۆم خۆشەوێتی دیکە قسەی